پاش ئەوەی ساڵێک بەر لە ئێستا و لە سنووری ناحیەی شۆڕشی سەر بە قەزای چەمچەماڵ شوێنەوارێکی مێژووی بە ناوی قەڵای لۆگردێن دۆزرایەوە کە مێژووەکەی بۆ نزیکەی 6,000 ساڵ لەمەو بەردەگەڕێتەوە لە ئێسادا تیمێکی نێودەوڵەتی بیانی تایبەت بە شوێنەوار کە شوێنەوارناسی 6 وڵات لە خۆدەگرێت کاریکردنەوە و پشکنین بۆ شوێنەوارە ئەنجام دەدەن. Notre équipe est une équipe internationale. تیمەکەمان پێک دێ لە تیمێکی نێودەوڵەتی پێک دێ لە شوێنەوارناس و بەحسەکانی 6 وڵاتی جیاواز کە بردین لە فەڕەنسا، ئیتالیا، بەلجیکا، ڕۆمانیا، سووریا و شوێنەوارناسانی کوردستان. ئەمە بە شێوەیەکی گشتی لەسەر دوو شوێنی تۆ گرنگی شەکەین کە پەیوەندیەکی مێژوویان بەیەکەوەی کەوانش گردی قەڵاوە گردی لۆگردانەیە و ئەم مێژووی ئەم شوێنەوارە دەکەڕێتەوە بۆ 6,000 ساڵ پێش زین هەتاکو سەردەمی ئیسلامی و سەردەمی ئەیوبیەکان کە ماوەیەکی دوورودرێژی مێژوویەکە لەو فترایە مەیشتەکەین. Très grande durée de l'histoire du Kurdistan ancien. قەزای چەمچەماڵێکێکە لەو قەزانەی کە خاوەنی زۆرترین شوێنەواری مێژوویە و بە جۆرەی زانیاریەکانی پەیام تا ئێستا نزیکەی 200 شوێنەوار لەلایەن تیمە بیانیەکانەوە کنە و پشکنینیان بۆ کراوە. نوێنەری شوێنەواری سلێمانیش دەڵێت ئەو پارچە شوێنەوارانەی لەلایەن تیمەکانەوە دەدۆزرێنەوە سەرجەمیان ڕادستی شوێنەواری سلێمانی دەکرێن و لەوێدا پارێزگاریان لێ دەکرێت. من وەکو نوێنەری شوێنەواری سلێمانی کە لەگەڵم تیمانە هەر تیمێک نوێنەری لەگەڵایە ئەو پارچە ئاسارانەی کە ئەدۆزێنەوە ئەمان بە بودجێ خۆیان و بە هەموو ئەداڵەتی کە خۆیان دێن لێرای شەکەن ئەو پارچە شوێنەوارانی کە دۆزێتەوە هەمویان تەسلیمی بە راپۆرت و بە داتا و هەمووی تەسلیمی شوێنەواری سلێمانی و وەزەخانەی سلێمانی دەکەن لەوێ دەیپارێزن و هەندێک جاریش سیانەی دەکەن و دەخەن ناو مۆزەخانەوە پیشانی خەڵکی دەدەن بە هەموو داتایەک و بۆ هەموو معلوماتێکەوە. کاریکردنەوە پشکنین بۆ ئێمە شوێنەوارناس و بۆ هەموو شوێنەوارناسان کارێکی زۆر گرنگە چونکە دەتوانین مێژووی ئەم شوێنە وڵاتەکەمان دیاری بکەین. ئێستا ئێمە لەگەڵ ئەم تیمی فەڕەنسیە کار دەکەین لە شاری چەمچەماڵ تا ئێستا مێژووی ئەم شوێنەمان تا ئێستا کە بۆ دەرکەوتووە بە هۆی دۆزینەوەی ئەو پارچە فۆخارانەی کە دەگەڕێتەوە بۆ سەردەمی عوبێد مێژوەکە نزیکەی 30,000 ساڵ پێش زاینە ئەمە ئەوە دەرەخا کە لێرە مرۆڤایەتی ڕۆژە لە ڕۆژان بوونی هەبووە. با بۆچوونی شارەزایانی بواری مێژوو لێکچوونێک لە نێوان گوندی چەرمووی کشتتوکاڵی و قەڵای لۆگردێندا بەدی دەکرێت بەو پێی هەردوو شوێنەوارەکە دەگەڕێنەوە بۆ چاخی بەردینی نوێ. مێژووی قەڵای لۆگردێنیش دەگەڕێتەوە بۆ سەردەمی هەزارەی چوارەمی پێش زاین. جەلال جەباری کەناڵی ئاسمانی پەیام قەڵای لۆگردێن لە سنووری ناحیەی شۆڕش.